من لە تەمەنی 15 ساڵی لە دوای ئەوەی بڵێ دایکم نەخۆش بوو، دایکم لەدەستدا. من هەستەکەم لەگەڵ دایکمان من مردم. مردوویەکی زیندوو. باوکم ژیانی هاوسەرگیری پێکهێنا و لە 5 مانگ دوای باوکم ژیانی هاوسەرگیری پێکهێنا من زەواجم کرد. ئەنێ جار وەها تەعزیبت ئەدا، تەعزیب نەفسیت ئەدا، 100 بە لێدانەکە ناخۆشە. بەڕای من لێدانەکە خۆشتر لە تەعزیب نەفسیەکە، چونکە ئەوە خۆی مردنیەکە. ئێمە بەیەک و داهێشتی ئاخر قسەی هاوسەرەکەی من بۆ من ئەوەیە بۆ منەڵێ وەڵی منە بیان تو هەڵبژێرمیان ماڵدایک. باشە خۆ تۆ کچی خەڵک گاڵتە جار نییە بیهێنی بۆ 2 ڕۆژ و دوایژەوها گاڵتەی پێ بکەین. ئەمە گاڵتە پێکردنە بەجددی. لەو بینەی کە دەمقاڵێکی بچووکمان لە بینە دروست بوو، کەس و کارەکەشی ئیتر دەستیان تێخست و شتەکەیە گەیشت بە ئێرە. زۆر ویستان بە عەشایری بێ بەس نەمێشت، چونکە ئەمڕۆ یاسا هەیە. یەکێک لەو حاڵەتانەی کە ئێستاش ڕێژەیەکی زۆری جیابوونەوە هۆکارێتی زوو بەشودانە، بەبێ ئەوەی کە ڕەچاوی خواستی خودی تاکەکە بکرێت بەشودان بۆ ئەوەی کە کەسێک خاوەندارێتی بکات. لە میوانداری بووین بە دڵێکی خۆشەوە ڕۆشتین و بە دڵێکی خۆشەوە هاتینەوە و بەڵام مەڕوا وامە بە وامە تۆ بێوەژنی تێم بگەینە کە ئەو شتە بوو من ناگونجێ قەیناکە لە دەمە بۆڵەکە هاتمە دەرەوە بەجددی حەزمەکرد بمرم. زۆر ترسام بەو شەوە لەسەر جادەیە تووشی ئەو کەسە بووم نازام. زۆر سیر بوو هات و سارەکەی ڕاگرت و تەلەفۆنی بۆ خێزانەکەی کرد و شتەکەی بۆ باس کرد و ڕۆشتینەوە بۆ ماڵەوە و زۆر ئەحتیاج بوو لێ ماینەوە هەتا مودەتێک. دوای مدەتەکە شتە خراپەکان ڕوویاندا. کە وایە لێم کرد بە تەنیا خۆی نا کە ئالوودە بم مەسەرەی دەست درێژی و تە زۆر شتی تر. خۆی من یەک خەتایەکەم هەبوو کە ئەو پێمی وت من ئەو شتانە بەکارەهێنم ئەبووە یەکسەر ئاسایش و ئەو شتانم ئاگدار کردایەتەوە. وای لێم کرد کە شتێکی زۆر بەسیط بووە. زۆرم پێ سیر بوو لە گەژنەکە بوو بەدەمە بۆڵیان ئەو بەبێ یەکەم جا بەبێ ئەوەی ڕای من وەرگرت بەژنەکەی من ئەم ئافرەتار هێنم. دوایی باوکم و ئامڵێن بە دوای منە ئاگەڕان و ئەیانیز من بدۆزنەوە و یعنی وەها بینی منیان وەها لێ کرد بوو باوکم و ئەوان من بکوژن و ئیتر لێەوە ڕۆشتینە دەرەوە لێەوە شتەکە دەستی پێ کرد و چوو بۆ بە دەرمانبردن و شتی وە ئیتر لە ڕێگا ئەو شتەی کرد و ئیتر خانوویەکی بەکرێ گرت. منی برداوە ماڵەکە هیچی تیان نەبوو. ئەوان شوشەیەکیان دروستە کرد بە ئاگر دەرمانەکەیانە خستە ناوێەوە ئیتر چەرخیان لێ ئەدا بڵێن هەڵێنەکێشە هەتاوەکو دەرمانەکە کۆتایی پێ هاو. ئەزانی لەو کاتەیە ئەگەر بڵێن کەسێ بکوژایی کوژی وات لێ دێ بەدەست خۆت نییە. بڵێن دایک و باوکی خۆت بفرۆشە ئەیفرۆشی بەس بۆی تۆزێکت دەستکەوێەوە و بۆ خۆت پێی ئارامبی. کە هاتمەوە سەر خۆم ویستم شتەکان ئاشکراکەم ویستی بمکوژیە. نازانم من زۆر بێزار بووم بۆ شتە. نەیهێش بچم بۆ هیچ شوێنە چونکە ئەیزانی ئەگە بڕۆم کەشفێکەم. منیان لەگەڵ خۆیان ئابرد ڕۆیشت دەرمانیان هێنا. هاتینەوە لە ڕێگا لە سەیتەرەکە گیرین کە داوای تەسکەر شتیان کرد و نفوسۆشتان من هیچم پێ نەبوو. لیان پرسی ئەوە کێیە؟ باشە ئەزانی چی لێ من کرد بوو بڕواکەین پڕ گیرفانمیت پڕ کرد بوو بۆی هەرچی بە بەسەرم نابشکێتەوە. ئیتر لە سارەکە هاتە خوارەوە سارەکەی ئەمیان لادایە لاوە هاتە خوارەوەپیان کێوتی ئەوە خوشکمە. ئیتر هەتا ئەوان قسەکانیانە کرد و مەشغوڵ بوون من شتەکانم لە خۆم دەرهێنا. لە ناو سارەکەی شاردمەوت مەگە هەرچیەکیش بێ بۆ ئەوان بە هەمویانە بیخەنە سەر من با من نەبم با بخۆی لە سارەکەی ئابژیرێ. ئیتر لەوێ تەلەفۆنێکیان کرد ئێمەیان ئیزندا.
برایەکی هەیە لە خۆی بچووکترە بابزانم چون بۆ لای ئەو لە ڕێگەی برادێکیەوە لەگە براکەی قسەم کرد و ئەو برایشی منی بر بۆ لای برا گەورەکەی و لەگە برا گەورەکەی قسەمان کرد و ئیتر هاتین بۆ یەکێتی ئافرەتەن. بەو تەمەنە مناڵیەی خۆشی کە تووشی ئەو هەموو کارە ساتانە دەبێنێتەوە بە هۆش خۆی دێتەوە کە ئەمە ڕێچکەیەکی زۆر هەڵەیە و ئەمە دەیباتەوە چارە نووسێکی نادیار. ماوەی 1-2 ڕۆژ لێرە بووم ینی تەواو لەو شتە دوورکەوت بوومەوە هەستمە کرد خەریب بووە مردم هەستمە کرد خەریب بوو لە قسە کەوتم ینی وەها هەستمە کرد چاوم هەردووکی خەریب بوو چۆرە بوو لە تاوە یعنی وەهام لێ هات بوو هەموو حەزێکم بوو بۆ شتە ئەزانی چیم کرد هەستام نازەم و پەنجەرەیەم چۆن پێکرایەوە چۆن توانیت لەو پەنجەرەیە خۆم هەڵدەمەوە یعنی بەس بۆی بەو شتە بگەم بەس سوپاس بۆ خوا نەیان هێشت ئەلەوە ئیتر پەیمان خان و دکتۆرە ڤیان و ئەوان یەکسەر هەستان بە هەوڵدانی چارەسەرکردنی منی یەکسەر منیان بر بۆ خەسخانە و هەنگاوی یەکەمی چارەسەریەکە لێرەوە دەست پێ دەکات کە تۆ لە ڕێگەی وشیارکردنەوە لە ڕێگەی یارمەتیدانەوە لە ڕێگەی ڕاستکردنەوەی ئەو چەمکانەیە و کاریگەربوون لەسەر خێزانی ئەم ئافرەتەیەش دیسان هەوڵ بدەیت کە ئەم ئافرەتەیە بۆ باوەشی ژیانێکی ئاسایی بگەڕێتەوە. ئەو کاتی کە پەیمان خان و دکتۆر ڤیان و ئەوان کە منیان بر بۆ خەسخانە تەنانەت هەتا چوو بوومە ناو خەسخانەکەش ئەمودم قەت چاکەوە نابووم ئەمرم بەڵام دوایی وردەش لەگەڵ چارەسەرەکان و لەگەڵ یارمەتی ئەوانە زۆر هەستم بە باشی کرد. ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بە حەقیقەت ئەمە لێرەدا ڕەسەنایەتی خێزانی کوردیشدا دەردەخاتەوە کە ئەو خێزانانەی کە زۆر لە ناو شار نین و کاریگەریان کەمترە بە کولتوری نەتەوە سەردەستەکان بە تایبەتی بە کولتوری عەرەب هێشتان لە چوارچێوەی خێزانی کوردی ڕەسەن ماون و پەروەردەیەکەیان پەروەردەیەکی کوردیانەیە شێوازی چارەسەرکردنی کێشەکان لە لای ئەوانە زۆر ئاسانترە. بەپێی داتا بزانە ئەم ساڵ چەند کەس ئالوودەبوونە بەس لە یەکشت بکۆڵێتەوە بزانێت لە چەند ساڵەوە دەست پێکە هەتاکو چەند بڕواکەی خۆم نفسی خۆم لەگە کەسە یعنی لەگە شەخصا قسەم کردو تەنها تەمەنی 16 ساڵ بووە 16 ساڵ.